وەزارەتی سامانە سروشیەکان نایشارێتەوە پێشنیاری فرۆشتنی کێڵگەنەوتیەکان کە لەلایەن وەزارەتی سامانە سروشیەکانەوە بۆ وەزیری وزەی تورکیا کراوە ڕاستە، بەڵام ڕێکەوتنی کۆتایی لەسەر ئەم بابەتە نەکراوە. وەزارەتی سامانە سروشیەکان ئەوەشی ئاشکرا کردووە ئەم پێشنیارانە بەشێک بوون لە ڕێکەوتنی 2013 نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و تورکیا کە بە ئاگاداری تەواو و ڕاستپاردەی ڕاستەخۆی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بووە، هێشتاش هیچ ڕێکەوتنێکی کۆتایی لەسەر و بابەتە نەکراوە. بەپێی ئەو پێشنیارانەی کە ئاشتی هەورامی وەزیری سامانە سروشیەکان بۆ بەرات ئەلبەیراگ وەزیری وزەی تورکیای کردووە، لە بەرامبەر پێدانی 5 ملیار دۆلاری قەرزدا تورکیا دەتوانێت پشکەکانی حکوومەت هەرێم لە کێڵگەکانی تەقتەق، تاوکی، میران، شێخان، بنەوای و خوورمەڵا بکڕێتەوە. بە جۆرێک تورکیا دەتوانێت لە ڕێژەی لە سەدا 6 بۆ لە سەدا 100 پشکەکە بکات بە مڵکی خۆی. ئەم پێشنیاری وەزارەتی سامانە سروشیەکان لە کاتێکدایە ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان گیرۆدەی قەرز بووە لەلایەن تورکیاوە کە خۆی لە ملیارێک دۆلار دەدات، هەروەکو ئاشتی هەورامی لە پێشنیارەکەیدا باسی کردووە. بەڕای شارەزایان ئەم پێشنیارەی وەزیری سامانە سروشیەکان بۆ فرۆشتنەوەی پشکەکانی هەرێمی کوردستان دەخاتە بەردەم چەندین ئەگەری مەترسیدار. بۆ پێی فرۆشتنەوەی پشکەکانی هەرێمی کوردستان لە کێڵگەنەوتیەکان بە تورکیا لە بەرامبەر 5 ملیار دۆلاردا وا دەکات خاوەنداریەتی پشکەکانی ئەم کێڵگانە لە هەرێمەوە بۆ تورکیا بگوازرێتەوە. ئەوەش حکوومەت تووشی کێشی خاوەنداریەتی دەکات لە پێناو قەرزێک کە بەشێکی پێشینە وەرگیراوە، بەشەکەی تریژی دەچێتەوە بۆ تورکیا و کۆمپانیا تورکیەکان و هیچ ڕەندێکی ستراتیژی لەم قەرزە بوونی نییە. Vazgeçemeyiz. Çünkü biz Türkiye'yiz. بە دیوێکی تردا ئەم پرسە چەندە ئابووری ئەوەندە سیاسیە، بۆیە خاوەندارەتی تورکیا بۆ کێڵگەنەوتیانە هەژمووی تورکیا لەسەر هەرێمی کوردستان زیاد دەکات. دەکرێت لە هەر کاتێک بێت تورکیا ڕاستەخۆ بتوانێت کێشە بۆ پرۆسەنەوتیەکان دروست بکات. بەڕای شارەزایان هیچ پاساوێک نییە بۆ ئەوەی هەرێمی کوردستان ئەم کێڵگەنەوتیانە ڕادستی تورکیا بکات، لە کاتێکدا ئەو کێڵگانەی وەزیری سامانە سروشیەکان باسی کردوون لە باشترین کێڵگەکانی هەرێمن کە ئێستا نەوت بەرهەم دێنن. بۆیە ئەم پێشنیارە واتای ڕادەستکردنی قوفڵی نەوتە بە تورکیا کە نێچیروان بارزانی سەرۆکی حکوومەت ماوەیەکی زۆرە لە گیرفانیدا هەڵی گرتووە و نایدات بە بەغداد.